زمانی سەدام حوسێنی کرێکاریم کردیە، یعنی ئەو دەمای پاشانجین تووشی پێشمەرگاتی بوویمەوە ژیانم لە پێشمەرگاتی تەواو کرد. بە بۆنەی ڕۆژی کرێکاران بەشێک لە هاوڵاتیان لە ماڵەوە پشوو دەدەن و بەشێکیش لە سەیرانەکان گەشت و سەیران دەکەن. بەڵام کرێکاران هەر هاتوونە مەیدانی کرێکاران و هەر هاتوون بۆ ئەوی بچنە سەرکار، یعنی لە ڕۆژی جەژنی خۆشیان هەر هاتوون بۆ ئەوەی بچن کار بکەن. من ئێستا لەسەر شەقامی مەخموور مێرە مەیدانی کرێکارانە، ینی دوو مامەی بەڕێز مامەجان سڵاوت لێبێت. سەرچاو ئێمە باشی یاخۆ بە خێرێ باشی سەرچاو. جەژنی کرێکاران چ پەیامێکت هەیە لێرە وەستاوی؟ پەیامەکەمان ئەوەیە ئەو ڕۆوەزەکە خەتەرە، ژیانەکە قڕت بە بە هیچ بارەکی پێڕان ناگەی. دەبی حکومەت چاوی لەو میلەتەی بی ئەو میلەتە کوڕی ئەو حکومەتەیە، ئەو حکومەتە لەو میلەتەی دروست کرایە. چی هاوکاری کا دەبی ئەوان هاگان لێبی. حەز دەکەم مەسوولەکانیش بەعزەکیان بەخۆ دابێنەوە. تووچی ئێمە دەزانین چ وەزعەکە و چ دنیاکە چۆنە. مەوجان چەند ساڵە کاری کرێکاری دەکەی؟ بە قورعان ئەمن برێ زمانی سەدام حوسێنی کرێکاریم کردیە، یعنی ئەو دەمای پاشانجین تووشی پێشمەرگاتی بوویمەوە ژیانم لە پێشمەرگاتی تەواو کرد. هەر لە شاخ و داخانم تەواو کرد و هەتا گەیە ئەوڕۆ. ئارێ وەڵا بەس دەزانم زۆر بە واقعیانە ژیانی کرێکاران و خەڵکی یعنی زۆر ماروێرانیە، لەبەرەوە ئەم تەقسیم پێ خەڵکێک هەم بێ ئیش و کەسابەت بووە، ژیانی قڕز بووە، هەموو لاغەدرێکمان لێ ئەکەن. بەڕاستی پێت برێم حەق ئەوها نییە. بەسەرە چاوەچیش عێراق هاری بووی عێراق غەدرەکەمان لێکا لەبەر ئەوەی ئەمە عێراقمان دامەزران. کێ دایمەزران؟ لە مەیدانی کرێکاران بەشێک لە هاوڵاتیان لێرە هاتوونە کار، ئەمڕۆ جەژنیشیانە بەڵام هەر هاتوونەتەکە. هاتینە ناچارن کاکە خەڵکەک پارە نانەچیان دەداتێ، وەزعیان باش نییە. لۆچی دێن وەڵی لۆیە دێن خەڵکە خێریان پێەکە نانیان دەداتێ، وەزعەکەیان خراپە. ئەگەر تۆ وەزعت باشبی بۆ دێ سەرساریع لە ماری خۆت دادەنیشی ناتی کەسابەتێکی کە دەکەی بەس نییە. ناچارە لە مارێش تووشی ماروێرانی دەبی بێتە شاریعی. ئەزا عەز دەکەم ئەو بەعزە کەسانە چاویان لەو میلەت و هەژارەی بی، چونکی دنیا خوای گەورە ئەگەر لافاوی هی ناگەڕانەوەی تێدا نییە. واقعی بابێت برێت. زۆر سپاس عەزیزی. قوربانجان تۆش هەر لێرەی باس لێکیت کە تۆش کاری کرێکاری دەکەی، چۆن هاتووی ئێرە ئەمڕۆ؟ ماوەڵی شەکەم هەبوو لە بازار بەس ڕۆژی کرێکاران زۆر ئەو ڕۆیەکی ئارە ڕۆژی کرێکارانە، بەس بە جومعانی جوان لێیان دەرناین جومعان دەنیشێ، یعنی شەکان بەردەوامە ناتوانن ئیستراحەتکەن و پشوودەن، بەخۆی دەبێت ڕۆژە پشووبی ئیستراحەتکەن و یعنی ئاگاداریان بی و دامی پەیوەندیدار یارمەتیان بدە.